بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنامەیەدا باز لە هۆکارەکانی بێبەشکردنی پارێزگای کەرکووک لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و زیانەکانی بەشداری پێنەکردنی کەرکووک لەو هەڵبژاردنە دەکەین بە میوانداریێک لە بەڕێزان بۆکانە عەبدوڵڵا ئەندامی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان و شارەزا لە کاروباری هەڵبژاردن، هەروەها محەممەد جەلیل کارگێری هەڵبژاردن و ڕاگەیاندنی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی و وریا محەممەد ئەندامی ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ماوەی 11 ساڵە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدراوە. بۆ یەکەمین جار لە ساڵی 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە شاری کەرکووک ئەنجامدراوە و لایەنە کوردیەکانیش لە کۆی 41 کورسی ئەنجومەنەکە توانیان 26 کورسی بەدەست بهێنن. یەکەمین هەڵبژاردننی پارێزگای کەرکووک لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوەچوو، بەڵام دواتر ڕێگری کرا کەرکووک بەشداری خولی دووەمی هەڵبژاردن لە ساڵی 2009 خولی سێم لە ساڵی 2013دا بکات، واتە 3000 هەڵبژاردننی ئەنجومەن لە پارێزگاکانی عێراق ئەنجامدراوە، بەڵام لە شاری کەرکووک یەک جار ئەنجامدراوە. ساڵی داهاتوو خولی چوارەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت. ئەم جارش ڕێگری دەکرێت کەرکووک بەشداری بکات بە پاساوی نەبوونی یاسایەکی تایبەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. حزب و لایەنە سیاسیەکانی کەرکووکیش نیگەرانن لە بێبەشکردنی کەرکووک لەو هەڵبژاردنە و هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ڕەهەندی سیاسی نەوەک یاسایی. بۆ ئەوەی کەرکووک بتوانێت بەشداری هەڵبژاردننی ساڵی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان بکات، پێویستە نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەک پێشکەش بکەن و پەرلەمان پەسەندی بکات، بەڵام تاوەکو ئێستا پرۆژە یاساکە پێشکەشی پەرلەمانی عێراق نەکراوە. دووبارە سڵاوتان لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. کاک بۆکان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لەوە بکەین هۆکاریی ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئامادەکاریەکانی خۆی لە شاری کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕاگرتووە. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی پەیامەوە بەخێراتنی هەردوو میوانی بەڕێز دەکەم. دیارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان جهەی تەنفیزیە و ئەو لایەنەیە کە پرۆسەی هەڵبژاردن ئەباتە ڕێوە و ئەوەی کە کۆمیسیۆن محکوم ئەکا بۆی چۆن ڕەفتار بکاوە کارەکانی چۆن باتە ڕێوە بوونی یاسایە. لەبەرەوەی هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەیوەستە بە مادەی 23 یاسای ژمارە 36 ساڵی 2008ەوە کە تێدا یەکێک لە بڕگەکانی هاتووەڵێ هەڵبژاردن لە کەرکووک ناکرێت تاکو یاسایەکی تایبەت بە ئەو هەڵبژاردنە دەرنەچێتەوە خود ڕێکاریکەی هەیە کە لەوانێ دوای بینە سەری بۆی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕێکارەکانی خۆی تایبەت بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران نەک تۆماری بایۆمەتری ڕاگرتەوە وەکو باقی پارێزگاکانی عێراق نییە و ئەو پرۆسەیە لە کەرکووک ئێستا تەنها لە کەرکووک ڕاگیراگەنە لە پارێزگاکانی تر هەر بەردەوامە و پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران نوێکردنەوەی تۆماری دەنگدەران سجلی ناخبین ئێستا لە باقی پارێزگاکانیش ڕاوەستا تاوشکە ماوەکەی ئەو ماوەی کە بۆی دیاریکرا بوو ڕاوەستا، بەڵام لە کەرکووک پرۆسەی بایۆمەتری بەردەوامە پرۆسەی تۆماری دەنگدەران ڕاگیراوە بۆ هەڵبژاردن. کارەکانی بۆ ئەوەی کە ئەرەسەی ئەوەندەی ئەوەگەدار ئارەسەی کۆمیسیۆن کراوە لە کەرکووک پاساوەکانی حکوومەتی عێراقی چین مەسەلەن بەچ پاساوێک ئەو پرۆسەیە لە کەرکووک وەستە. کۆمیسیۆن مخاتەبەی ئەمانەی عامی مەجلیسی وەزەرایی کردووە، ئەمانەی ئامە وەڵامی داوەتەوە کە هەڵبژاردن لە کەرکووک لەبەرەوەی یاسایەک نییە هەڵبژاردننی کەرکووکی پێ بکرێت، لەبەرەوەی وەکوتم مادەی 23 لە یاسای ژمارە 36 باس دەوا کە دەبێت یاسایەکە بێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک و لە هەمان کاتە کۆمیسیۆن داوای لە پەرلەمانی عێراقی کردووە کە کار بکات بۆ دەرچواندنی یاسای تایبەت بە کەرکووک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە پارێزگای. بە فەرمی کۆمیسیۆن ئەو داوای ئاراسی پەرلەمانی عێراق کردووە، بە فەرمی داوای کردووە و کۆمیسیۆن تا ئێستا ڕێکارەکان و مسراوەکەشم لە بەردەستا بووە گەر تقریبا ڕۆژەکەی گەر بکرێ ورن و کۆمیسیۆن لەم نێوەندەیە جهەی تەنفیزیە وەکوتم وە جهەی تەشریعی نییە، پەرلەمانە جهەی تەشریعی و لە کۆمیسیۆن لە مانگی حوتە لە 24 حوتە داوای کرد لە پەرلەمانی عێراقی کە ینی ڕێکە چارەیەک هەبێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. کۆمیسیۆن جهەی تەنفیزیە، جهەی تەشریعی
بۆ ئەم پرسەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنە پارێزگای کەرکووک پەرلەمانی عێراق بەداخەوە پەرلەمانی عێراق لە ماوەی 8 ساڵی ڕابردوو هەڵنەساوە بەکاری خۆی تایبەت بە پرسی کەرکووک تایبەت بە پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک ئێمە وەکو کورد وەکو لایەنە کوردستانیەکانی کەرکووک هەموو حیزب و لایەنە سیاسیەکان دوو کۆبوونەوەمان سێ کۆبوونەوەمان ئەنجامداوە لە هەر سێ کۆبوونەوەکە پشتگیری و تەکیدمان لەسەرەوە کردوتە کە هەڵبژاردن بکرێ دوو کۆبوونەوەی لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی کەرکووک بووە و بە ئامادەبوونی پەرلەمانتاری غێری کەرکووکش بەڵام پەیوەستن بە پرسی هەڵبژاردن و ئامادەبوونە هەموو لایەنەکان کە باشە زۆر باشە جەختمان ئێستا بەڕێزوتت ئەوەی کە کۆمیسیۆن پاساوەکەی بریتین لە نەبوونی یاسایەک لە پەرلەمانی عێراق و داوای لە پەرلەمان کردووە کە پرسەیەک لا بکاتەوە ئێستا کێشەکە کێشەیەکی زیاتر سیاسی یاخود کێشەیەکی یاسایی ینی پەیوەندی بە نەبوونی ئەو یاسی یاخود ینی ڕەهەندێکی سیاسیشی هەیە بەتەکید کێشەکە کێشەیەکی لە بنەڕەت تا کێسی ینی کێشەکە کێشەیەکی سیاسیە نەک یاسایی ئەم پرسە یاسایە دەرهاوێشتەی ئەو کێشە سیاسیەیە لەبەرەوەی لایەنەکان لە کەرکووک ڕێک نەکەوتون لە پێشووترە یاسایەک دەرچوێنن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن نەگەیشتون بە تەوافق نەگەیشتون بە سیغەیە کە هەڵبژاردن لە کەرکووک چۆن بکرێەوە بە چ شێوەیەک بکرێ بۆیە یاساکە دەرنەچووە و اینجا ئەمە هاتوۆتە ینی دەرهاوێشتە یاسایەکانی ئەوەیە کە یاسایەکمان نییە کۆمیسیۆن وەکوتم لایەنە جێبەجێکارەکەیە زۆر باشە دواتر گەڕێمەوە لای بەڕێز کاک محەممەد جەنابشت بە خێر بێ سپاس بامەدەبوونت ئەگەر باز لەوە هەوڵی لایەنە سیاسەکانی کەرکووک بکەین ئێستا لایەنە سیاسەکانی کەرکووک دوای ئەوەی کە منی کەرکووک بێبەش دەکرێت هیچ هەوڵێکە بووە بۆەوەی کە کار بکرێ بۆەوەی کە کەرکووکیش مەسەرەن بێبەش نەکرێت لەو هەڵبژاردنە بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابتان بۆ بەرنامەکەتان سڵاو لە بینەرانتان دیارە لایەنە سیاسەکان هەر لە سەرەتای با بڵێن دروستبوونی ئەم ئیشکالەوە کە دووبارە بڕیاردرا کە هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نەدرێ هەڵبەتە ئەم بڕیارێکی کۆنە لە 2005ەوە هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نەدراوە سەرجەم لایەنە سیاسیەکان یاخو باشتر وایە بڵێن بەشی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان ئێمە بەخەمەوە بووینە کۆبوونەوەی بەردەواممان هەبووە لەسەر ئەم پرسە و لە هەر لە کاتی هاتنی با بڵێن پرۆسەی بایۆمەتری ئێمە خەممان لێ خواردووە وەکو لایەنە سیاسیەکان کۆبوونەوەمان کردووە لەسەر ئاسی لووتکە و خەڵکیمان هانداوە کۆمەڵێ ڕێگەمان ڕێگە چارەمان داناوە بۆ ئەوی کە بتوانین باڵانسی دەنگدەر یاخود نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری بەرزکەینەوە و توانیمان سوپاس بخوا ئێستا تا ڕادەیەشی باش ینی ئەوە بەرزەوە بووە پاشان بۆ ئەم پرسەوەکو جەنابی کاگۆکان ئاماژەی پێکرد ئێمە وەکو لایەنە سیاسیەکان کۆمەڵێ بیرۆکەی نوێمان گەڵاڵە کردیشێ لەوانە لەگەڵ فراکسیۆنەکان یاخود لەگەڵ پەرلەمانتارانی کەرکووک کۆبووینەوە لەگەڵ ئەوان باسی ئەومان کرد کە پێویستە هەمومان چارەسەری ئەم گرفتە بکەین چارەسەرەکەش ئێستا ڕاستە پرسەکە پرسێکی سیاسیە بەڵام ئێستا بێ بە یاسا چارەسەر بکرێ ئێمە لەگەڵ ئەوان کۆبووینەوە لەگەڵ دوو جار کۆبووینەتەوە جاری یەکەم ئاڵا تاالبانی حزوری هەبوو جێ ئاماژەیە ینی باز بکرێ کە ئێشێتی نیشتمانی لە کەرکووک پرۆژەیەکیان ئامادە کردبوو بۆی ببێتە پرۆژە یاسا واتە مختەرەحێ ئێمە هەموو لایەنە سیاسیەکان داوامان لیان کرد کە ئەو پرۆژەی بێتە پرۆژەی کوردی ئێمە بە سوپاسەوە کە هەر بە بێسێ و دووەوان یەکسەر بە ئەو بڕیاریاندا ئێمە ئێستا وەکو لایەنە سیاسیەکان خەریکی دەوڵەمەندکردنی ئەو پرۆژەین ئێستا ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی مختەرەحی خۆمان حازرە چاوەڕێی کۆبوونەوەی ئەخیرین لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بێ یاخود هەر لیژنەیەک بێ لەگەڵ ئەوان لەگەڵ پەرلەمانتاران ئێمە بە شوێکیش لەگەڵ هەرسێ پێنج فراکسیۆنەکە کۆبوونەوەتان ئەنجام نەداوەکو بەرپرسی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان لە کەرکووک بەڵێ ئێمە پێشنیارمان کردووە و هەموو لایەکیش وازانم ئیشکالیان نییە بەڵام دامان ناوە بۆ ئەو کاتێکەوە هەمومان مختەرەحەکان کۆ ئەەکەینەوە لە نەتیجە کە کاتێ مختەرەحەکان کۆ کردەوە لە نەتیجە باڵێن بڕیاری کۆتایی لێ ئەدەین بۆ ئەوی کە بڵێن کاکە ئەمە پرۆژەی کوردە بۆ کەرکووک سەرۆکی فراکسیۆنەکان و پێشنیاری کۆمەڵی شخصیاتی ترمان کردو بۆ نەکا خالیشوانی و جەنابی کاک ئارامی شێخ محەممەد کە جێگری سەرۆکی پەرلەمانە
و هەر کەسێکی تر بتوانێت هاوکارمان بێت لەم قەزەیە. ئێمە بە سوپاس و جێ ئاماژەیە کە جەنابی کاک مەحموود ڕەزا ئەو ڕۆژە ئامادە بوو پەرلەمانتار کاک سۆران لە هەولێر و یعنی هەر کەسێک بۆ ئەم پرسە کە ینی بتوانێت خزمەتی بکە ئێمە لە خزمەتین. باشستا پرۆژەکە ئامادەکراوە خۆ یانێ بدتانەوەی فراوانتری بکەن و پێشنازی مەسەلا خەڵکی تر وەربگرن دوایی بکرێ بە پرۆژەیەکی فەرمی و تەقدیمی پەرلەمانی عێراق بکرێت. بەڵێ ئێمە لەو کۆبوونەوەیە کە باسمان کرد لەگەڵ پەرلەمانتارەکان برادرانی یەکێتی وتیان ئێمە پرۆژە یاسامان پێەیە حازرمان کردووە ئێوە ئێمە کە تەڕحمان کرد ببێتە هی هەمومان ئەوان لاریان نەبوو بووە چۆنەڵێ پرۆژە یاسایەک بۆ هەمووان بۆ کورد با بڵێن بۆ کەرکوچی. ئێستا ئێمە خەریکی گەڵاڵەکردنی ئەو پرۆژەین هەمومان مختەرەحەکان کۆ ینی لەوەین کە کۆیکەینەوە دواتر ئەو پرۆژە یاسایە بە فەرمی ینی تەمەن بێ قانونیەکان بیبینن و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوەی ئەخیرەکەین وەکولانە سیاسەکانش دوا کەوتون ینی ئێستا نەدەبووە پێشتر کاری بۆ بکرێت مەسەن لە 2008ەوە یاسایەکی پەرلەمانی عێراق باز لەو دەکە کە دەبووە یاسایەکی تێبەت بۆ کەرکووک دەرچێت خەمیش نییە لە ئاسیلایەنە سیاسەکان بە تەسەوری من ینی هەر لایەنێکی سیاسی نکۆڵی بکە یاخود ژێربەژێر یاخود بەناڕاستەوە خۆ دژی ئەم پرۆسەیە بوەسێتەوە یاخود مەبەستی نەبێ ڕاستیەوە شتێکی زۆر خراپە لە مێژووە تۆمارەکرێ. من پێم وایە کەم تەرخەمی زۆر کراوە بە تەئکید ینی کەم تەرخەمیشی زۆر کراوە. ئێمە ئەمانوێ بەڕاستی چیتر دوانەکەوین ئێستا پەلەی ئەوەمانە ئێستا من بە دڵنیایە پێتەڵم بەڵێ لە ڕابردووە کورد بەهۆی ئەوەی کە یەکدەنگ نەبووە یەکدەست نەبووە. کاگورە جەنابشت بە خێر بێ سەبارەت بەوەی کە ئێستا بەڕاشکاو یەک پرۆژە هەیە لە کەرکووک بۆەوەی کە چۆن کورد ینی هەوڵدا بۆی کە کەرکووک بێبەش نەکرێت لە هەڵبژاردننی داهات و یاخود جۆرێک لە پرۆژەی هەیە ینی یەک کەڵۆیستیە لە نێوان هەموو لایەنە سیاسەکاندا. سپاس بۆی بۆ بینەرانتان ئێمە لە ماوەی ڕابوودا لە کەرکووک دوای کە چەندین کۆبوونەوەمان کردووە لە ئاخر کۆبوونەوە گەشتنە و ڕای کە پرۆژەکەی چیتنی نیشتیمانی کوردستان پرۆژەی پەسەندکراوی لایەنە سیاسیەکان بە پارتیشەوە بەڵێ بە برانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەوان لە ئێستا دەڵێن پرۆژمانێ بەڵام لەو کاتەدا ئەوان ڕازامەند بوون لەسەری پرۆژەکەی چیتی بکرێ بە پرۆژەیەکی کوردی لە کەرکووکداوە پێشکەش بکرێ بە خۆشیان ئەو دیکە بە ڕێزداگاداری خۆشیان ئەوان پرۆژیان تاقدیم کردووە. ئێشتا پرۆژەکە پێشکەشی ئەنجومەی نوێنەرانی عێراق نەکراوە ئەوان وعدوا بوو لە ڕۆژی سێشمە پرۆژەکە بنێرن بۆ سەرجەم حزب سیاسیەکان لە کەرکووک بەڵام تا ئێستا گوتنی گۆڕان پرۆژەکانمان دەست نەگەشتووە. منێ لەسەر پرۆژەی چیتی نیشتیمانی کوردستان قسەم پرۆژەکەی چیتی نیشتیمانی کوردستان لە سێ خاڵ پێکهاتووە. پرۆژەکە پێویستی بە بوختکردنەوە پێویستی بەوەیە کە یاساناسەکانی سەرجەم حزب کوردستانیەکان لە کەرکووک کاری لەسەر پێین بۆی بێ پرۆژەیەکی پوخت دوای ئەوەی کە لەلایەن هەمومانە پەسەند کرا و کاتەوەکو پرۆژەیەکی نیشتیمانی نەتەوەی پێشکەشەکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پرۆژەکە لە پرۆژەی چیتی نیشتیمانی کوردستان دەبێت بە پرۆژەیەکی گشتگیری کوردەکان کاڕاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێن لە ڕێگای سەرجەم فراکسیۆنەکانە. ئەی خاڵەکانی چینیان پرۆژەیە لە سەرۆیەکەوە پێویستی بە دەوڵەمەندکردن هەیە ینی خاڵەکانی چینی بە دیاریکرایەوە پرۆژەکە بۆ هەمواری مادەی 23 لە قانونی ژمارە 36 ساڵی 2008 پێکهاتووە لە سێ خاڵخاڵەکان باس لەوانەکە ئێمە چۆن بەشداری وەڵبژاردنەکەین وە کەرکووچیەکان چۆن تیا بەشداری وەڵبژاردنە بکەن دابشکردنی چۆنی مەناسیبەکان و دابشکردنی چۆنی لیستەکان ینی هەموو شێوەکانی تدایە بەڵام تا سا پوخت نەکراوە کاتکە پوخت کرا و ئێمە پێشکەشی میدیایەکەین. بەڵێ خاڵە سەرێکیانی بڵێن چین خاڵە سەرێکیان ئەگەر ناوڕۆکەکەشی نەبێت خاڵە سەرێکیەکانی چینەوە دابشکردنی دەسەڵاتەکانەوە هەوڵدانە بۆ ئەوەی کە کەرکووچیەکان لەم هەڵبژاردنە بێبەش نەبن خاڵی سەرێکی بریتە لەوەی وەجاقتکردنەوە لەوەی کە کەرکووچیەکان پێویستە لە دوای سێ خولی هەڵبژاردننی یەک لە دوایە کە بێبەش کراون ئەم جارە بێبەش نەبن لە هەڵبژارد. بەڵام ئەگەر فرە پرۆژەی بێ بۆ نمونە هەندێک لانی سیاسی پرۆژەیەکیانە بێ لانێکی سیاسی تر پرۆژەیە بێ بەجیا تەقدیمی پەرلەمان کەمە بۆ ئایندی کەرکووک خراپ نییە یاخود ئەمەش زۆرێکە لە دەوڵەمەندکردنی پرۆژەکان یان زەرور وایە کە تەنها یەک پرۆژە بێ بە سەرجەم لایەنە سیاسەکانی کەرکووکەوە. مادەم کۆبوونەوەمانکرەوە مادەم لە کۆبوونەدا بڕیار دراوە یەک پرۆژە بێ جگە لەو پرۆژە هیچ پرۆژێکی تر قبول کراو نییە لەلایەن هەر لایەنەکەی و هەر لەلایەنێک هەر لایەنێکی کوردی پرۆژەی تری هەبێت مانای وایە ئەرقەلەیان ڕێگری دروستەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کەرکووک هیوادارم هیچ لایەنێکی کوردستانی ڕێگە بەخۆی نەدا پرۆژەیە بێ بە مەبەستی ئالۆزکردن و مەبەستی گرشکردنی دۆخەکە ئێمە هەمومان بێکەوە لە کەرکووک جیاواز بیرەکەینەوە کێشەکانی هەرێم نەبینە کەرکووک
و هەمومان لە پێناو کەرکووک بین نەک کەرکووکەین بە قوربانی هەمومان واتە هەمومان قوربانی کەرکووبین و هەمومان کار بکەین بۆ کەرکووک نەکەینە قوربانی ململانن داخلەکانی هەرێمی کوردستان نەکەین بە قوربانی کۆمەڵی پۆست کە هەرم لە بەغدا هەم لە هەرێمی کوردستان شەڕەواتە کۆی حزبەکان لە کەرکووکدا هاو هەڵوێست و هەماهەنگ بین بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین پرۆژەیەک پێشکەش بکەین کەرکووچیەکان دوای 3 خولی هەڵبژاردن لە هەڵبژاردن بێبەشنەکەی کەرکووچیەکانی تر مافی خۆیانە بەشدار بکەین لە هەڵبژاردن دوای ئەوم قۆناغە زۆری کە تا ئێستا بێبەش کراون هەڵبژاردن لە 2005ەوە تا ئێستا کەرکووک یەک جار هەڵبژاردنی تێدەکراوە 13 ساڵە ئەو ئەنجومەنی کە بەڕێوەیە بە ئەنجومەنێکە بەشێکی زۆری ئێستا لە کارکەوتون حەزب هەیە ئێستا کۆتایی پێهاتووە نوێنەرەکەی ماوە حەزبی تازە دروست بووە لە کەرکووکە هەموو ئەمانە پێویستیان بۆیە لە کەرکووکدا هەڵبژاردن بکرێن. سپاس دەکەم زۆر سپاس. کاک بۆکان ئەگەر بگەڕێم وڵای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا وەهاز ناکەیت کەم تەرخەمێکی گەورە هەم لە ئاستی نوێرانی کورد لە بەغدا و هەم لە حیزبە سیاسەکانی کەرکووکی شێبەرز وتر لە 2008ەوە یاسایە دەرچووە هەنی بۆ تازە ینی لایەنە سیاسەکان خەریکەوە مەسەلەیە چارەسەر بکەن بۆ پێشتر لە پەرلەمانی عێراق ئەو مەلەفە نەجوڵێنراوە. دیارە ینی ئەو پرسە ئەکرێ بکەینە دوو قۆناغەوە قۆناغێک لە 2010ەوە تاکو 2013 مە قۆناغی یەکەمەوە قۆناغی دووەمیش لە 2013 تاکو ئەمڕۆ ئەو قۆناغی یەکەم چەندین پرۆژە بۆ کورد لە کاتێکە بەتایبەت ئەو کاتێک کە وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە هاتە پێشەوە لەو نێوەندانەشە بەردەوام کورد جەختێککردەوە پرۆژەی هەبووە کاری لەسەرەوە کرد کە پرۆژەیەکە بێ بەڵام ئەو کاتە چوارچێوێکی یاسایی هەبوو یاسای ژمارە 23 دەیوت لیژنەیەک پێکەهێنرێ یاسای ژمارە 36 لە مادەی 23 وت لیژنەیەک پێکەهێنرێ و ئەم لیژنەیە بە تەوافق دەبێت پێشنیار پێشکەشکەن و بڕۆنە پەرلەمان و مناسب چۆن دیاری ئەکرێ مناسبی سیادی چۆن دابش ئەکرێەوە و پۆستەکان لە نێوان پێکاتەکانی کەرکووکا چۆن دابەشەکرێ و بۆیە پرۆژەکان لەو چوارچێوەیە یابوو زۆر و دەبایە لە چوارچێویشی قانونی پۆستە سیاسیەکان لە کەرکووکا دابش بکرایە پرۆژە هەبوو لەو قۆناغەیە بەڵام لە 2013 کاتێک بڕگەی 1 و 2 لە یاسای لە مادەی 23 یاسای ژمارە 36 هەڵوەشایەوە کە باس لە دابشکردنی پۆستەکانەکە لە نێوان پێکاتەکان دەڵێمە مخالفی مادەی 16 بنمونە و مادەی 2 دەستورە ئەمە یەکوە و ئەو لیژنەیەشی هەڵوەشانەوە کە هەڵەسێ بە ئەم مەهامە و لە چوارچێوەی ئەم یەکێک لە مەهامەکانی ئەم لیژنەیە بنمونە دیاریکردنی تەجاوزاتە زیادە ڕوویە لەسەر مڵک و ماڵی گشتی یەکێک لە ئەرکەکانی ئەم لیژنەیە بنمونە دیسانەوە چاوخشانەوە بە تۆماری دەنگدەران ئەمە هەڵوەشاوەتەوە کە هەڵوەشاوەتەوە لە دوای لە مانگی هەشتی 2013 ما یەکسەر چوونە پرۆسەیەکی کەوە لە محکەمەی اتحادی طبعاً هەڵوەشایە ئەو دوو بەرگەی بەڵام ئەو بەرگەی ماوە کە ئەڵێ یاسایەکی تایبەت بەڵێ بڕیانی هەر بۆ ئەو تەکمیلی ئەو بابەتە کاتێک کە 2013 مانگی هەشت و پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە ئارادا بوو و هەموو سەرقاڵی ئەو پرۆسەیە بووین کۆتایی مانگی 4 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کراوە لە دەی 6 2014 داعش موسڵی گرتووە عێراقێکی نوێ دروست بووە عێراقێک کە پڕ لە قەیران پڕ لە کێشە و کێشەکان نێوان حکوومەتی هەرێم و بەغدا قوڵتر بوو نێوان حکوومەتی کەرکووک و بەغدا قوڵتر بوو بۆی وای کردیان ئەم پرسە کەمێک خەمساردی پێوە دیار بێ ڕاستە و ئەندام پەرلەمانەکان ئەوەندە خەریکی مەهامی کە بوون لەوانە مەهامی تر نەپەرژاون ئەم مەهامانە جێبەجێکردن و پەرلەمانی عێراق چەندین گرفتی ڕوبەڕوو بووە حکوومەتی عێراق چەندین گرفتی ڕوبەڕوو بووە بۆ ینی وەزعەکە زۆر لەبار نەبوو بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لەلایەن ینی بە تێڕوانینی ئەندام پەرلەمانەکان ئەمە تێڕوانینی من نییە ئێستا بۆ کاتەکە لەبارە ئێستا کاتێتی کە هەڵبژاردن بکرێت کەرکووکیان دوو خولە بێبەش کراون حکوومەتی اتحادی 8 وەزارەتی هەڵوەشاوەتەوە لە چوارچێوەی پەیڕەوکردنی بابەتی لامەرکەزیەتی ئیداریە بەواتە 8 وەزارەت نەماوە لە عێراقا ئەم سەلاحیاتی ئەم وەزارەتانە ئەچێتەوە کوێ بۆ پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگاکان کەرکووک لەم نێوەندەیە لە ڕووی ئیداریەوە چۆن ممارەسی ئەم سەلاحیاتانە بکات لە کاتێکە یاسای ژمارە 36 ئەڵێ لە مادەی 23 کەرکووک بێبەشە لە لەو سەلاحیاتانی لە هەندێک لە بڕگەکانی مادەی 21 یاسای 21 ساڵی 2008 کە پەیوەستە بە وە تایبەتە بە شێوازی بەڕێوەبردنی ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکان بواتە
فراغێکی قانونی و ئیداریمان هەیە هەنگاو ئەبێ بنین زۆر باش ئێستا بە کورتی چارەسەرەکە تەنها ئەوەیە کە لەناو پەرلەمانی عێراق یاسایەک بۆ هەڵبژاردننی ئەنجومی پارێزگای کەرکووک دەردۆخێکی تایبەتی پێبێت ئەنیەوە ڕێگە چارەی ڕێگە چارەی تر نییە ڕێگەچاری کەمان هەیە خۆی وەکو کورد وەکو مەطلبی کەرکووکیەکان و حیزبە کوردستانەکان پیان باشەوە پیان خۆشە کە یەک کورد قسە لەسەرۆش کرا چەند پرۆژەیە کورد یەک پرۆژەی هەیە دوو کۆبوونەوە کراوە لەگەڵ ئەندام لەمانە بەڕێزەکان کۆبوونەوەی یەکەم پرۆژەیەک تەڕح کراوە و لە دوای ئەوە نییە ناوی پرۆژە بە تێڕوانینە تعدیلاتە لەسەر ئەم پرۆژەیە چکە ئەو پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان باوای ناو بنێم قورئان نییە دەستکاری نەکرێەوە چاک نەکرێت چکە پرۆژەیە ناوەکەی بەخۆیەتی پرۆژە یەک پرۆژەمان هەیە و ئەکرێ ئەم پرۆژەیە هەر حزبێکی سیاسی تێڕوانینی خۆی هەبێ تەرحی بکاوە ئەم پرۆژەی قابلی چاکردنە بەڵام هەموومان ڕێک کەوتوین کە کورد یەک پرۆژەی هەبێەوە بە یەک پرۆژەوە بە یەک نەفەس کار لەسەر ئەم پرسە بکە ئەوەی من ئیڵێمی لە کۆبوونەوەیە لە ئەعلامە لە میدیای باس کراوە ڕێگە چارەکان چین ڕێگە چارە یاسایەکان چین بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەکرێ بڵێم 5 ڕێگە چارەمان هەیە چواری لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە یەکەم ئەوەیە کە لیژنەی ئەقالیم کورد ئەندامی هەیە ئێستا سەرۆکی ئەو لیژنەیە کووردە پرۆژە یاسایەک پێشکەش بکە ئەو پرۆژە یاسایی کە ئەو پرۆژەیە کە هەیە تەطویر بکرێت پاشەوەی کە وەکوتمان تەقدیمی بکە بۆ پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدا و قیرائی بۆ بکرێت و دەنگی لەسەر بدراوە تێپەڕێدرێ تەمەن ئێمە وەکوتم کورد حەزەکە بە تەوافق بێ پێکاتەکانی کەرکووک ڕازی بن لەسەر ئەمە تا بتوانین کەرکووک مەجلیسێکی هەبێ لە ئایندەیە ئەم مەجلیسە هەوڵ بدا خزمەتی کەرکووکیەکان بکە نەک مەجلیسێکی معتەڵ و شەلەل کراو هەنگاوی دووەم ئەوەیە ئەندام پەرلەمان پرۆژە یاسایەک پێشکەشکەن داوا بکەن کە ئەم یاسایەک دەرچێت بۆ پارێزگای کەرکووک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگای کەرکووک هەنگاوی سێمەوە حکوومەت ڕاستەوخۆیانی حکوومەتەکەی دەوڵەتمەدار حەیدەر عەبادی پرۆژە یاسایەک پێشکەشکات چونکە دەستور دیاری کردووە پرۆژە یاسا لەلایەن کێوە جێبەج بکرێت پێشکەش بکرێت ئەو داوا بکە کە ئەم پرۆژە یاسایە پرۆژە بێت بە پێشکەشی بکەوە پەرلەمان دەنگی لەسەردا هەنگاوی چوارەم ڕێگەچارەی چوارەم ئەوەیە سەرۆکایەتی کۆمار پرۆژە یاسایەک پێشکەش بکە ڕێگەچارەی پێنجەممان هەیە کە ئەمە ڕێگەچارێکی تایبەتە تەنها بە کەرکووک و تەنها بە مادەی 23 لە کۆتایی مادەی 23 لە خاڵی حوتەمە بەس لەواکە کە ئەگەر ئەندام پەرلەمانەکانی کەرکووک بەپێ ئەو لیژنەی کە هەڵوەشاوەتوانێ ئەمە نەماوە ئەم ئەگەریان هەر نەماوە لە ڕووی قانونیەوە بەڵام ئەگەر پەرلەمان نەگەیشتە ڕێگە چارەوە و یاسایەکیان دەرنەچوان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگای کەرکووک ئەکرێ سێ سەرۆکایەتێکە ڕێک بکەون لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە مەرجەکان ئەنی کۆمەڵێک مەرج دیاری بکرێت تەمەن دیار ئەم مەرجانە مخالفی دەستور نەبێت ببوورە بە هاوکاری نەتەوەیە گرتوەکان یعنی ئێمە ئەم ڕێگە چارەیەشمان هەیە بەڵام گرنگترین ڕێگە چارە گرنگترین یاسا بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەوەی کەرکووکیەکان خۆیان قەراری لەسەر بدەن. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
نهێنی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% روشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد ئەگەر بگەڕین و لای بەڕێزان سەبارەت بۆ سەرجەم پێکاتەکان ئێستا لە کەرکووک بنمونە بە کورد بە شیعە بە تورکمان بە عەرەبی سونە هەمویان یەک بۆ چوونیانێ لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردن یا خوتەندێک پێکاتەیە کە ناوێ هەڵبژاردن ئەنجام بدرێت لە کەرکووک. بەڵێ ڕاستیەکەی ینی ئێمە وەکو کورد با بڵێن لە کوردەوە دەست پێ بکەین ئێستا هەمووی لە کۆبوونەوەکانە بە فەرمی وتویانە من ئومێ دەکەم کە لایەنێکی سیاسی نەبێت کە دژی هەڵبژاردن بێت چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ ینی کۆبوونەوەکانەوە هەست پێ ینی جاردار بێنێوی هەڵبژاردن بڵێ ینی بە فەرمی ئەوەی کە وتراوە هەمویان ئەڵێن ینی بەس من ینی سەراحەت ئیرادەیەکی زۆر جدی نابینم بۆ قیادەی سیاسی کوردیانی بەگشتی ئێڵێم چکە قیادەی سیاسی کورد ئەتوانێت بە یەک ڕۆژ بچێتە بەغا بە تەوافق بەڕاستیانی ئەتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە من ینی زۆر زامەسەن لایەنی سیاسی کوردی باڵێن یان قیادەی سیاسی کوردی بەگشتی بۆ پرسێکی نازانم حزبی یاخود شخصی بە چاوتروکانێگاتە بەغا بەڵام ئایا بۆ ئەم پرسەیانی ئەوە دنیا بوونیا هاتوۆتە دەنگەوە هەچی کەرکوشی هەیە لە 2005 بەشداری هەڵبژاری نەکردووە خێرە ینی ناتوانرێ ئەم بابەتەیەک لای بکرێتەوە بۆی من دووبارەیەکەمە کە بەڕاستی کورد لە ئاسی ئەم بابەتە کەم تەرخەم ینی گومان لەمەیان نییە ئەبوو ئەم پرسە زوو چارەسەر بکرێ و ڕەنگە ئێمەش نەتوانین ئەوە قیادەی سیاسی کوردە سەرۆکی فراکسیۆنەکانە ئەتوانن چارەسەری بکەن باسی حیزبەکانکردنی ئێستاوی کە لە کۆبوونەوەکان باز دەکرێت جیاوازە لە دەروی کۆبوونەوە حیزب هەیە بەو ئاراسی کە لە کەرکووک حیزبی کوردی بەفەرمی هەڵبژاردن بکرێت بەڵێ بەفەرمی هیچ حیزبێک تا ئێستا نەیوتوە من لەگەڵی نیم بەڵامی تر دوایی ئەوە دوایی لە ئەرزی واقعی عادەرەکەوێت چێ لەگەڵی نییە یاخود چیە لە پرۆسەکە لادا ئێستا هەموو لایەنە سیاسەکان لە کۆنگرە ڕۆژنامەوانەکانە لە کۆبوونەوەکانە بە فەرمی وتویانە باش بۆچی ئێوە مەسەرەن ئێستا بۆ کۆمەڵی ئیسلامی کە لەگەڵ هەڵبژاردننی بۆچی لەگەڵ ئەوەدەن هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت بەڵێ لەبەرەوەی ئەمە مافێکی دەستوریە لەبەرەوەی حەقی خەڵکیێکی زۆر خوراوە یەک لەسەر سێ دەنگدەرانی ئێستا با بڵێن لە 2005 دەنگیان نەداوە ئێستا خەڵکیێکی نوێ هاتووەتە پێشەوە مافی خۆیانەوە هەروەها بەپێ ئەو یاسا و ئینەشێ ینی کاکبۆکان باسی بێبەشکردنی کەرکووی کرد لە یاسای 21 کە سەلاحیەتی 8 وەزارەتەکە ئەوەی کە لا مەرکەزی باسکرا مەسلەی دەسەڵاتەکانی چاودێری یاسادانان تەنانە سەرفکردی بوجە ئەوانە هیچی شمولی کەرکووک ناکات لەبەرەوە بەڕاستی زۆر پێویستە و هەندێک لایەنی سیاسی چانسی هاتنە پێشەوەیان هەیە کاگوریا باسکرد ینی ئەندامانی ئەنجومەنی هەموو پارتە کوردەکان لە کەرکووک بەشداری ئەوە لەناو ئەنجومەندا نییە نەخێر یانی ئێستا بۆ نەبزوتنەوەی گۆڕان وجودی نییە کۆمەڵ ئیسلامی وجودی نییە کۆمەڵێ بۆی هەیە لایەنی تریش دروست بێ بە کورتیەکە ینی ئەم مەجلیسەی ئێستا ڕنگدانەوەی ئەم واقعەی ئێستا نییە ینی کۆمەڵێ لایەن هەیە مەسەرەن کاتی خۆی هەبوون ئێستا ڕەنگە ینی پرۆسەیەکی سیاسیە پرۆسەیەکی انتخابیە بەڕاستی بۆی هەیە ئەم جارە کۆمەڵێ لایەنی تازە چانسیان هەیە بێنە پێشەوە لەبەرەوە بەڕاستی بۆیە ئەڵێن ڕنگدانەوەی ئەم واقعی ئێستای کەرکووک نییە تەنانەت ینی گەورەترین کوت لە ڕەنگە یەشێتی نیشتمانی کوردستان بێ بە تاکید هەروواژە چکە 6 کورسی لە پەرلەمانی عێراقەیە ئێستا ڕەنگە لە ناو ئەنجومەنا کەمترین ینی ئەوەی هەبێ بۆ چکە ینی معادلەکە ئێستا گۆڕاوە بەڕاستی بەڵێ زۆر باشە سەبارەت بە پێکاتەکانی تر بەڵێ سەبارەت بە پێکاتەکانی تر بەڵێ ئەوەی کە ئێمە زانیومانە لە ڕێی پەرلەمانتارەکانەوە تورکمانی شیعە رازین و تورکمانی سنە بە هەمان شێوە ئەوەی کە ئەوترێت تەنها ئەوان ئیشکالێکیان هەیە عەرەبی سنە و شیعە ئەوترێت کە رازین و هیچ ئیشکالێکیان نییە پێیان خۆشە هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەوەی کە هەیە کە ئێمە بە ئێمە گەیشتووە ئێمە هەڵبەتە یەکێ لە بڕیارەکانمانەوەیە کە لەگەڵیان گفتوگۆ بکەین ئێمە سەردانیان بکەین وەکو لایەنە سیاسیەکان بەشی هەڵبژاردن چوەکو پەرلەمانتارانیش کە بڕیارە لەگەڵیان دەست بکرێ بە گفتوگۆ دوای ئەوەی کە پرۆژەکەمان حازرە بێ ئەوان
ئەوەی کە ئێمە بە ئێمە گەشتووە تەنها عەرەبی سوننا عەفوەن تورکمانی سوننا ئیشکالیان هەیە کە سێ پەرلەمانتارن پێیان وایە کە ئەو مەناسبانە ئەبێ 32 بە 32 دابەش بکرێ وەکو لە کاتی خۆیان بڕیاردراوە ئەجینا ئەوانی تر هەمویان بە فەرمی پێیان خۆشە و تەنانەت ڕەئی سێ سەرۆکایەتێکەش وەرگیراوە لە ئێستا ئەگەر وابێ کورد چانسێکی باشێ بە یاخود لایەنەکان ئەتوانن بەم تەقدیمی ئەم پرۆژانە شتێک بکەن بەڕاستی ئەگەر ڕێگری نەبێ چکە ئێمە بیستمانە کە هەر سێ سەرۆکایەتێکە ئیشکالیان نییە بە خودی دەوڵەتی یاسا باڵێ حەیدەر عەبادی یاخود سەرۆکی پەرلەمان یاخود سەرۆکی عێراق ینی هەر سێشیان ئەوەی کە ئێمە زانیومانە ڕازین بە هەڵبژاردن و ئیشکالیان نییە ئیشکال تەنها لە یاساکان وەکو جەناوی کاگوەکان باسی بەڵێ سوپاس دەکەم کاگوەرەوە لای بەڕێز سەبارەت ئێستا زۆر ئەلەو نیگەرانی کە لە کەرکووکەیە بۆ نمونە زیانەکانی چی نەگەر هەڵبژاردن لە کەرکوو نەکرێ زیانی هەیە بۆ مەسلەی چارنووس و ئایندەی کەرکووک بۆ مەسلەی ئەگەر ڕفراندۆمێک بێتە پێشەوە لە کەرکووک یاخود تەنها زیانەکەوەی کەندێک لایانی سیاسی گلیانەیە کە ئێستا ئەندامی ئەنجومەنیان نێپسنە ئەنجومەنەوە نا زیانەکە ئەوەیە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێبەش کراوە لە دەسەڵاتی تەشریعی لە دەسەڵاتی ڕقابی یعنی خەمی ئێمە بۆ ئەوە نییە کە بزوتنەوەی گۆڕان نوێنەری هەیە یان نوێنەری نییە کۆمەڵی ئیسلامی نوێنەری هەیەیانیتی وەیەکی نیشمەی کوتان نوێنەرەکانی کەمنیان زۆر خەمەکە خەمێکی نیشتیمانیە خەمەکە خەمی جینەتەوەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێبەش کراوە لە کۆمەڵە دەسەڵات لەوانە لە دەسەڵاتی بەکرێدانی زەویەکانی لەوانە لە دەسەڵاتی باج و ڕسم و غرامان لە دەسەڵاتی پەترۆدرال دەسەڵاتی بەکرێدانی زەویەکانی دەسەڵاتی فرۆشتن و بەکرێدانی ئەموالی مەقولە و غەری مەقولە و لە کۆمەڵە دەسەڵاتی تر کە ڕێگەی پێدراوە یعنی لە هەموو ئەم دەسەڵاتانە بێبەش کراوە کە ڕێگەی پێدراوە لە مادەی لە ئافریاسای ژمارە 22 ساڵی 2008 تەنها و تەنها ئەم پارێزگایی ئێمە لەو دەسەڵاتە مشکراواتە چواردە پارێزگاکەی تر ممارسەی دەسەڵاتەکانی خۆیان دەکەن جگە لە ئەنجومەنی پارێزگای کرد ئەمەش زیانە بۆ هاوڵاتیانی کردبوو و خەمی تری ئەمە خەمی ئەوەیە کە دەبێ هەڵبژاردن بە کەلتور بکرێەوەتە هەموو هەڵبژاردنێک لە کات و ساتی خۆیان بێ ئەگەر ئێمە نتوانین هەڵبژاردن بە کەلتور بکەین خەمی دەسەڵاتکردنی دەسەڵات دێتە پێشەوە تا ئێستا لە کەرکووکە ڕێگەی گیراوە لەوەی کە دەستکردنی دەسەڵاتە بێ تا ئێستا لە کەرکوو ڕێگەی گیراوە لەوەی کە خەڵکی کەرکووک 11 جیلا بەشداری انتخاباتی ئەنجومەنی پارێزگای نەکرێت یعنی ساڵی 2005 تا 2016 11 تەمەنە بەشداری نەکردووە و ئێستا کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێبەش کراوە لە خوێنی نوێ و لە نەوەی نوێ بۆەوەی بەشدار بێت لەو ئەنجومەنەدا ئێمە بیرمان نەچێت لە ساڵی 2005 تا ئێستا هەمان ئەو دەموچاوانن کە لە ئەنجومەنی پارێزگای بین هەیەنە بێتاقەت بوو هەیەنە مانگی جارێک ناچێتە کۆبوونەوەکان هەشیانە تا ئێستا خۆشبەختانە کاری باشەکات بەڵام ئێمە پێمان وایە هەمیشە هەڵبژاردن لە خازانجی خەڵکی کەرکووک و لە خازانجی ئایندەی گەلەکەمان بەڵێ زۆر باش کەواتە زیانەکە هەرەوە زیانەکەی بۆ چارنووسی کەرکووکی شێ بۆ نەگەر هەڵبژاردن بکرێت سوودی هەیە بە ئاراستەیەوەی کە خەڵک تێڕوانینێکی بۆ هەرێمی کوردستان هیچ کارگەرێکی هەیە لەسەر چارنووسی کەرکووک ئەگەر هەڵبژاردنەکە بکرێت هەموو هەڵبژاردنێک چارنووسی کەرکووکمان بۆ زیاتر ڕوو نەکاتەوە چارنووسی کەرکووکمان بۆ باشتر دەکات و وشیاری لای دەنگدەری کورد زیاد دەکات باشە بەنسبەت کورد و ئێستا بۆ نمونە کە کورد مەسەر لە کۆی 41 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خاوەنی مەسەلەن 26 کورسیە پێ دوایە دەنگی کورد لەو ئەنجومەنەش زیاد دەکات ئەمە بۆ ئایندە بۆ چارنووسی کەرکووکیش باشترە هیوادارین زیاد کە ئینشاءالله زیاد دەکات خەمەکە خەمی ئەوە نیە ئێمە 26 کورسەکە زیاد دەکات ئێمە لە کەرکووکدا کار لە سەرواکەین 50 زایدنیی کورسەکان بێنین و بەرەوژوو ئێستا 50 زاید یەک نییە 50 زایدێکی مەڵە زیاتر لە 50 زایدێکی ئێستا لە بەپی کورسەکانی ئەنجومەنی پارێزگا سا 59 دەنگانی ئەنجومەنی پارێزگا مانێناوە پێی ئاخر هەڵبژاردننی عێراق کورد لە سا 54 دەنگانی پارێزگای کەرکووک چێناوە واتە کورد لە پارێزگای کەرکووک زۆری نییە بەڵێ سەبارەت بەوەی کە بێبەشکردنەکە یعنی جگەلەوەی کە بەڕێز ئەگەر بێبەش بکە زیانی هەیە بۆ ئایندەی کەرکووک یعنی هۆکاریەوەش کە و لا مەرکەزیێک کە بە کەرکووک نەدراوە لەلایەن بەڵێن حکوومەتی عێراقی و پەیوەندی بووێ کە پاساوکەنەوەی کاڵبژاردن لە کەرکووک مەسەلەن بۆ ماوەی سێخو لە ئەنجام نەدراوە بەڵێ ئەوان کۆمەڵێ ئەوان دەیانوێت ڕێگری بکەن لەبەرەوەی لە کەرکووکدا کورد حاکمەوە کورد دەسەڵاتدارە لە ڕێگای پارێزگا و ئەنجومەنی پارێزگا ئەوان کۆمەڵی بیانووی یاسایی و کۆمەڵە بیانووی ڕۆتینی دەدوێزنەوە بۆەوەی کەرکووک بێبەش بکرێت لەم دەسەڵاتە لا مەرکەزیانی کە هەیە ئەو دەسەڵاتانش لە مادەی یاسای ژمارە 21 دادانراوە دەڵێ ئەنجومەنی پارێزگا دەتوانێت مارسی هەموو دەسەڵاتەکان بکات لە کاروباری ناوخۆیە جگەل لەو
جگە لەو دەسەڵاتانی کە لە مادەی 110 دەستوری عراقیە باسکەوە واتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاتە دەبێت بە حکوومەتێکی محەلی توانای یاسادانان یاسای داخلی هەیە و توانای دەرکردنی کۆمەڵی ڕێنمایی هەیە ئەمەش بە بەرژەوەندی هاوڵاتیانی کەرکووکە کەی سەبێ بشکراوە. بەڵێ سپاس دەکەم کاک بۆکانە گەر بگرم بۆ لای بەڕێز سەوار بەوەی کە بەڕێز باست لە 5 ڕێگە چارە کرد ئەو 5 ڕێگە چارەیە ینی پێ دوایە کورد دەتوانێت لە کامیانەوە زیاتر کێشەکە چارە سەر بکات لەکە ئاسانترە ئاسانترین ڕێگای بۆ کورد چیە ینی بۆ لایەنە کوردیەکان دیارە ئاسانترین ڕێگە بە بڕای منەوەیە لە ڕێگەی سێسەرۆکایەتێکەوە هەوڵ بدرێ لەبەرەوەی تۆ تەنها تەعامل لەگەڵ سێ لایەنەکەی کە لایەنێکی ئەسڵەن کوردیە و لایەنێکی عەرەبی سونیە کە لەگەڵ ئێستا لەگەڵ هەڵبژاردنە عەرەبی سونە و لایەنێکی شیعیە کە هیچ گرفتی نییە و ئەو ئاماژانەی کە بۆمان هاتووە لەسەر پرسی کەرکووک لەسەر پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گرفتی شێوتوی نیە بەڵام ئەمە ڕێگە چارە ئاسانەکەیەتی بەڵام ڕێگە چارە گرنگەکەی ئەوەی ئێمە بتوانین ئەگەر کورد پێکاتی کوردی بتوانێت قەنەعەت بە پێکاتەکانی کەرکووک بێنێ بەوەی هەڵبژاردن بکرێ بۆ لەبەرەوەی سبەی دووسبەی ئەو مەجلسەی کە دروستە بێ مەجلسێک نەبێ تووشی ئیفلیجی بێ بەردەوام پێکاتەیەکی دیاریکرا و مقاتعی بکە ئێمە من نامانێت تەنها هەڵبژاردن بۆ کورد بکەین و نامانێت تەنها وەکو کاکوریاوتی خەمی ئەومان نەبێت تەنها دەسەڵات بگرینە دەست ئەوەندەی خەمی ئەوەشمان بێت کە پرۆسی دیموکراسی لە کەرکووکە پرۆسی هەڵبژاردن لە کەرکووکە بەردەوام بێەوە نمونەیەکی جوان پێشکەش بکەین ئەگەر ئەوگەر لایەنێک ئەوێ کەرکووک ناشرینکەوە کەرکووکیەکان بێ بەشکا لە مافێکی دەستوری خۆیان کە دەستور باسی کرۆ لە چەندین مادەیە بەڵام ئێمە نامانەوێ وابین ینی ئینفرادکەین بە بڕیاردان و ئینفرادکەین بەوە سەبئەنی سەبارەت بەوەی ئایا ئەنجام نەدانی هەڵبژاردن زیانی هەیە بۆ کەرکووک ئەنجام نەدانی هەڵبژاردن بە تەکید زیانی هەیە بەشێکی پەیوەستە بە پرسە ئیدارێکەوە بەوەی کە شێک لەو خاڵانی کە کاکوریا باسکردی یاسای ژمارە 21 ساڵی 2010 دەسەڵات ئەدا بە سیستەمی لامەرکەزیەت پەیڕەو ئەکرێ بەپێی ئەو یاسا چکە لە دەستورە هاتووە و ئەمە بەشێک لەو دەسەڵاتانە کەرکووک لی بێبەش کرا هەش وەزارەت حقوق ئاماژەم پێدا هەڵوەشاوەتەوە بەڵام نانوێت دەسەڵاتەکانی بدەن بە کەرکووک و عەرقەلە بۆ کەرکووکە دۆزنەوە مەسەلە مالیەکانی کەرکووک مەسەلەی استحقاقاتە مالیەکانی کەرکووک مەسەلەی نەوت و غاز پارێزگاکان لە دەستوری عێراقا مەکانەتێکی جیاوازیان هەیە وەکو جاران نییە سیستمی لامەرکەزیەت وە ئەکرێ بڵێن شتێک لە سەروی سیستمی لامەرکەزیەتە دەستور باسیەکە بەشدارە بن لە پارێزگاکان بەشدارە بن لە داڕشتنەوەی سیاسەتی نەوتی لە عێراقا و مەخاڵێکی گرنگە لەسەر شێوازی بەڕێوەبردنی کەرتی نەوتە پارێزگاکان دەسەڵاتیان نەبێ و ئەم پارێزگایانەی ئەگەر چجای ئەنجومەنێکی نوێنەری خەڵک بێەوە بە دەنگی خەڵکات بێ زائیدەن خەڵکمان لەبیر نەچێ ئەوش لەسەر پرسی ئایندەی کەرکووک کە ئەکرێ ئەنجومەنی پارێزگا بەپی مادەی 1990 ئەتوانێت داوای ئەوە بکانی دوو لە سەرسیان داوای ئەوە بکەن کە کەرکووک بچێتە سەر هەرێمی کوردستان ئەمە ڕێگە چارەیەکە کە ئەکرێ پەیڕەو بکرێ و ئێمە وەکو کورد پێویستیمان ئەگەر ڕێگەچارەمە تاقی نەکراوە لە 2010 ئەوە تاقی کراوەتەوە بەڵام وەکو بەداخە وەکو وەرەقەیەکی وەکو فشارێکی سیاسی بەکارێنراوە و لەلایەن پەرلەمانی کوردستانەوە وەڵام نەدرایەوە لەلایەن کورد خۆیەوە وەڵامی ئەو داواکاری ئەنجومەنی بەپی زانیاریەکانی من وەڵامی ئەو داواکاری نەدراوە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە لە ئایندەیە ڕێگەچارەکانی گەڕانەوەی کەرکووک لە چوارچەوەی مادەی 140 کە باستا ڕاپرسی ئەکا لە سەرپرسی کەرکووک ئێمە بەتەنها پێویستیمان بە دەنگی پێکاتەکانی تری کەرکووک شەبێ ئەم بەدەنگە ئەم دەنگە لە ڕێگەی چێوەدە لە ڕێگەی ئەنجامدانی هەڵبژاردن و ئەنجومەنێکی نوێ دەسەڵاتی هەبێ باشترین خزمەت گوزاری پێشکەشەکە و قەنەعەت بە پێکاتەکان بۆی کە سەن پێکاتەکان بەڕێزوت تەنها ئێستا تورکمانی سونە لەگەڵ ئەو هەڵبژاردن نییە ئەوەی کە ئەوان ظاهرەن ئەڵێن ئێمە لەگەڵ هەڵبژاردنین لەگەڵ هەڵبژاردنین بەڵام مەرجەکانیان مەرجی تەعجیزیە مەرجەکانیان چیە بۆ نمونە یعنی مەرجەکانیان ئەوەیە تۆماری دەنگدەران کە وەکو ئاماژەم پێیدا چاوی پیا بخشێنرێتەوە مناسب دابش بکرێت وەکو ئاماژەم پێیدا ئەسڵەن دەستنی قەرارێکی محکەمەی اتحادیە هێڵێ مناسب دابش ناکرێت لە نێوان پێکاتەکان بە یەکسانی دابش بکرێت پۆستەی دەرەکانی کەرکووک بەڵێ وە دیارە ئەمە پێچەوانەی و ئەم مادەی 23 من حەزەکەمانی چاوخشاندنێکی خێرا بەو مادە دەستوریانی کە مادەی 23 مخالفەتی مادەی 2 فقرەبا ئەڵێ ناکرێت قانونێک دەرچێت پێچەوانی پرینسیپەکانی دیموکراسی بێ مادەی 6 ئەڵێ
تداولی سلمی بۆ سڵتە تداولی ئاشتیانەی بۆ سڵتە ئێمەسە تداولی ینی سڵتە نیە دەستا و دەستکردنی دەسەڵات نیە لە بەرەو یاسایەکی ڕێگرە لەم پرسە مادەی سیانزە قانونێک نابێ پێچەوانەی ئەم دەستورە بێ دەستورەکە ئەم مافانی فراهەم کردو مادەی چواردە عراقیەکان هاو یەکسانن بەرامبەر بە یاسا و ناکرێت جیاکاری بکرێن بەبوونی عرقەوە بۆنی جنسەوە و چۆن یەکسانە بن لە کاتێکا تۆ بێ مەناسب دابشکەی لە نێوانە لە بەرەوەی کوردی عەرەبە یا تورکمانە مادەی 6 بورە مادەی 16 باس لە تەکافوئی فرۆسەکە بۆ وەرگرتنی لە کارە و دیارە وەرگرتنی پۆستەکانیش و بەشداریکردن لە ژیانی سیاسی ئەمیش هەر کارەوە تەکافوئی فرۆسە مادەی 20 ژن و پیا و لە عێراقا بۆیان هەیە بە یەکسانی مشارەکە بکەن لە بواری گشتیە و ئەو مافە سیاسیانە فراهەم بکرێ بۆیان و تێیدا مافی بەشداری مافی دەنگدان و هەڵبژاردن و خۆکاندیدکردن لە کاتێکە مادەی 23 ڕێگرە لە بەردەم ئەم هەموو بڕگای یاسای دەستوریە کاک محەممەد ئەگەر بگرەمەوە لای بەڕێز سەبار بووی کە بەڕێز پێشتر باس لەوەکە کە پێویستە و توێژ بکرێت لەگەڵ لایەن لە پێکاتەکانی تری کەرکووک بەڵام سەرەتا زەرور نیە لایەنە کوردیەکان لە ناو خۆیان یەکلا بکەنەوە نێبڕیارێکی یەکلا و پاشان و توێژ بکرێت لەگەڵ پێکاتەکانی دیکە لە عەرەب و لە تورکمان بەڵێ بێگومان ئێمە هەتا ماڵی خۆمان ڕێک نەخەین ماڵی خەڵکی ترمان پێ ڕێک ناخرێ ئەوەی کە ئێمە لە ئیشکالمان هەبووە لە 2023 هەتاکو ئێستا کەرکووک بووەتە قوربانی ململانەیەکی گەورە بەڕاستی ئەویش ململانەی حزبیە و هەرچی پۆستەکان هەیە هەرچی بەکارهێنانی قۆڕغی دەسەڵات هەیە زۆربەی زۆری ئەو ئیشکالانەی کە هەبووە بەوەی کە ئێستاش هەیە قسە لەسەر نەوتی کەرکووک و زۆرترین گفتوگۆ حیوار لەسەرەوەی کە نەوتی کەرکووک بۆ چێ ئەڕوا و چێ سەر و سامانەکەی ئەبا بۆیە من پێم وایە ینی کورد ئەبێ من لە کۆبوونەوەکە بە هەموو پەرلەمانتارانم وت بە خۆشحاڵی و ئەوانیش زۆر پێیان خۆش بوو پێیان وت کاتان لێ یەکەم دەستان ماچەکەین با ئەم جارە کەرکووک نەکەینە قوربانی ململانی سیاسی با ئەم جارە کەرکووک نەکەینە قوربانی هەولێر و سلێمانی من بەو معنایە ناڵم کە تعسب و عنسوریت ینی بەو مەبەستم ئەوە نیە مەبەستم ئەوەیە کە خولی پێشووی ئەمە تەکیدمان کردەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردننی پەرلەمانی عێراق داوامان لەلایەنە سیاسیەکان کرد زۆر زەختمان کردەوە کە با ئەم جارە کەرکووک یەک لیست بێ بەڕاستی کە قازانجێکی زۆرمانە کرد بەڵام هەر حیزبە و لە سلێمانی هەولێرەوە تەلەفۆنیان بۆ کرا لە لیستە کوردیەکە بکشێنەوە کشانەوەمان لەو لیستە کوردی ئێستاش ترسێکمان لەبەرە ینی نایشارینەوە کە ئێمە بەڵێ بۆ هەڵبژاردن داوامان کرد کە هەمومان یەک لیست بین بەڕاستی کورد هەمووی بە یەک لیست دابەزێ بەڵام دیارە ئەوەش تێکدرا ئەوەش کە بەڕاستی تێکدانی ماڵی کورد بوو لە کەرکووک لە قازانجی کورد نەبوو لە ئەسڵا بۆ ئێمە تەکیل لەواکەینەوە کە بەڕاستی هەتاک و ناوماڵی خۆمان ڕێک نەخەین ئێمە ناتوانین بەڵام ئەگەر هاتوو ئەو پرۆژەی کە باسمان کرد ئەگەر هاتوو ئێمە لایەنە سیاسی کوردیەکان لە تازە دوای جەژنیانی ئەو پرۆژەی کە پێمانە پرۆژەیەک مختەرەحێک ینی بۆ هەڵبژاردن ئێمە لەسەری کۆک بووین ڕێککەوتین ئەو کاتە دیژنەیەک دیارەکرێ بۆی لەگەڵ ئەوانیش حیوار و گفتوگۆ بکرێ ئەگەر ئەمە سەریگر بەڕاستی ئێمە هەمومان یەک دەنگ بووین ئەو کاتە من بە تەسەوری من ئەتوانین ئەوانیش قەناعەت پێ بکەین خۆی ینی یەک خاڵ زۆر گرنگە دڵنەوایکردنی ئەوان بەڕاستی زۆر گرنگە ئەوان ینی ئەبێ بەڕاستی ئەوەندە باشە بەڵام تاکو ئێستاگەر دڵنەوەی پێکاتەکان نەکرابێت تەکید ینی مەسەرەن تەکید لەسەر پاراستنی مافی ئەوان لە ئایندی کەرکووک نەکرابێتەوە چەند ساڵە تازە بە تازە دەکرێت یان دەتوانرێت ئەوان قەنەعەتیان پێبهێنرێت کە لەگەڵ کورد هاوڕابن بۆی کە بەژێر لە کەرکووک هەڵبژار لە کەرکووک ئەنجام درێت بەڵێ من پێم وانە ینی وەک با بڵێن زوڵمیان لێکرابێ یان بەڵام ینی دڵنەوەیەکە تەکی دەکەمەوە کە دڵنەوایکردنیان زەرورە چکە ئەوان تەنانەت بۆ هەرێمێکی سربەخۆ یاخود با بڵێن بوون ینی شەریک بوون لەگەڵ کوردستان یاخود یەکگرتنەوە لەگەڵ کوردستان ئەگەر ئەوان دڵنەوەییان هەبێ ئەگەر ئەوان زەمانەتێکیان هەبێ کە بتوانن ممارەسەی کاری سیاسی خۆیان با بڵێن پەرلەمانی خۆیان یاخود لە ئەنجومەنە بە قەنەعەتی من ڕازیکردنی ئەوان کارێکی ئەستەم نییە کارێکی قورس نییە بەڵام یعنی ئەوە زۆر گرنگە کە ئێمە جارێ خۆمان پاشان ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان من بە قەنەعەتی من بابەتێکە قورس نییە ینی کورد ئەتوانێ ئەوە بکایەن
تا ئێستا بە فەرمی نەکراوە حیزب کوردستانیەکان سەدانی و پێکاتانە بکەن بەڵێ بە فەرمی نەکراوە هەرچەنە لە ئاسی ئەندامانی پەرلەمان ئێمە کە گفتوگۆمان لەگەڵیان کردوتیان ئێمە دەستمان پێ کردووە ئێمە بەردەوامین لەگەڵیان ینی هەندێک جار بەڕاستی جۆرێک لە فشاریش بەکارهێنراوە بۆ ئەو کەسانی کە هەمیشە ڕازینین بۆ ئەو کەسانی کە هەمیشە ڕەخنە ئەگرن بۆ ئەو کەسانی کە هەمیشە شروعی تاجیزیان هێناوە ینی یەکێ لە پەرلەمانتارەکان وتی پێیانم وتووە ئێمەش بەڕاستی ئەعلانی خۆمانەکەین و کەرکووک جیاکە ینی کۆمەڵێ شت کە بۆی کە بەرامبەر ڕازی بێ ینی زۆر جار تۆ پێویست بەوەیە کە شتێک کارتێکی سوور بەرامبەرەکەت پیشان بێ خێرە کورد لە 154 هەیە بەڵام تۆ بێ حسابی 32 بۆ بکەی ئێستا ئێمە بە 54ەکە ینی بە 32کەش ڕازین لەبەرەوەی کورد تا ئێستا لە زۆری دایرەکانە 32 شینە نەک 54 سپاسم کاگورە سەبارەت بەوەی سپاس محەممەد کاگورە سەبارەت بەوەی کە ئێستا هەڵبژاردن ئەگەر بکرێت لە کەرکوو تەنیا لە ڕوانگەی چارەنووسی کەرکوو سوودیان لە ئاسی خزمەت گوزاریەکەش بۆ نمونە هیچ سوودێکیە بۆ خەڵک مەسەلا ئەگەر ئەنجومەنێکی تازە دروست بکرێت لە کەرکوو لە ڕووی خزمەت گوزاری و پرۆژەکانەوە هەردوو سوودەکەی بێ هەم سوودێ بێت لە وەکو چارنووس هەم سوودێ بێت لە ئاسی خزمەت گوزارەکان تازەترین اتفاقی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی لەسەر هەناردەکردنی نەود لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە بە وەڕی پێچەوانەی ئیرادی کەرکووچەکان ئەمەش لە نەبوونی ئەنجومەنی پارێزگایەکی تۆکماوە لە وەهۆی ڕێگریکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بووە لە مادەی لە یاسای ژمارە 20 ساڵی 2010 واتە ئەم اتفاقی کە کراوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقیدا بەبێ ئاگاداری و بەبێ ڕاوێژکردن بۆ ئەنجومەنی پارێزگای لە لاوازی ئەنجومەنەکەوەیە کە ئەم جۆرەلەی اتفاقانە بەسەر خەڵکی کەرکووکەوە دەکرێت زیاتر لە ڕێگریکردنی حکوومەتی عراقیەوە لە مارتەکردنی دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکوو واتە ئەو ڕێگری یاسایانەی کە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکوو دروست کراوە هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەمە بەسەر کەرکووچەکانە تێپەڕێ و بێ ڕاوێژکردن و بێ ئاگاداری کەرکووچەکان توانراوە اتفاقی بکرێ بۆ دەرهێنانی نەوتەکەیان و فرۆشتنی نەوتەکەیان بەبێ ئاگاداری کەرکووچەکان و بێ ئەوەی کەرکووچەکان هیچ سوودی لەوەرگن تان لەم اتفاقیەدا باسی پەترۆدۆلار نەکراوە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکاندا کەرکووچەکان مافی خۆیانە بۆ هەر بەرمیلێک نەوت $5 وەربگرنەوە بۆ هەر 150 مەترێک لە غازی سروشتی $5 وەرگرن لەم اتفاقیە باسی ئەوانە نەکراوە بۆیە کاتی خۆیەتی و حەقی خۆیەتی کە چیدی حکوومەتی هەرێم و چیدی نوێنەرانمان لە ئەنجومەی نوێنەران بێدەنگ نەبن بەرامبەر مافی کەرکووچەکان کە تا ئێستا بێدەنگ بوون و هەموو ئەم بێدەنگیانەشیان ئەکاتە ئەوەی کە ئێمە هەمیشە لە ناو خۆمانە جۆرێک لە کەمتەرخەمی و جۆرێک لە نەبوونی خەممان هەیە بەرامبەر کەرکووچەکە بە ئەی سەبار بە ڕۆ خزمەت گوزارەکەی هیچ شتێکی تێدا بۆ خەڵک لە ڕۆ خزمەت گوزارەکەیەوە بۆ نمونەگەر هەڵبژاردنێکی تازە لە کەرکوو بکرێت بەڵێ ئەگەر هەڵبژاردنێکی تازە لە کەرکوو بکرێت ئەو کات ئەنجومەنێکی پارێزگای نوێ دروست دەبێت و لەو ئەنجومەندا هەم خەڵکی نوێ و هەم کەسی شارەزا بەشدار دەبن و دەتوانێت پارێزگارێکی نوێ بەشداری پێ بکرێت هەموو ئەمانە ئەتوانن ئاستی خزمەت گوزارەکان باشکەن ئەو ئەنجومەنە ئەتوانێت سوود لە یاسای لا مەرکەزیەت وەربگرێ میزانی تایبەت بە خۆی چۆنەتی دابشکردنی میزانیەکان و چۆنێتی غرامات و چۆنێتی هەموو داهاتانی کە وەرە گیرێت وە سەرفکردنەوەی جارێکتر لە ناخۆدا وە سوودوەرگرتن لە پارەی پەترۆدۆلار و سەرفکردنی لە ڕێگای خزمەت گوزاریەکان و پەرپێدان لە بواری تربیە لە بواری کوشتتوکان لە بواری سەحەت لە هەموو بوارانەدا ئەو ئەنجومەنە نوێ بەدڵنیایەوە توانێت خزمەت بە کەرکووچەکان بەڵسپاسیم کاک بکەن کاتمە کەم ئاوبایەکی دەخەیەکی ترتان بۆ هەرسێکتان سەبارەت بە مەسەلە ئێستا ئەوەی کە ئەگەر ئیزافەیەک شتێ بێت سەبارەت بە مەسەلەی ئەو نەخشەی ئێستا ناو ئەنجومەن یعنی ئێستا تعبیر لە ڕای دەنگدەرانی شارە دەکەی خۆت گۆڕانکاری تاوەڕووی داوە ئێستا بۆ نمونە نەخشینە ئەو ئەنجومەن لەلایەن سیاسی کوردیەکان و عەرەبیەکانی چۆن دابەش بووە دیارە نەخشەکە وەکو برادران باسییان کرد ڕنگدانەوەی واقعی ئێستای واقعی انتخابی ئێستای ئەقل لە هذا واقعی انتخابی 2014 نیشکە دوایین هەڵبژاردنەکە کراوە ئەمە ڕاستیە چۆن بە چ ڕوویەکەوت یعنی ژمارە ئەندامەکان ئەگەر تەماشا بکەین بە نمونە یەکێتی نیشتمانی 6 ئەندامی هەیە پارتی دیموکراتی کوردستان 9 ئەندامی هەیە لە ناو مەجلیسی 6 ئەندامی هەیە و لە پەرلەمانی 6 ئەندامی هەیە لە کاتێکە لە مەجلیسی ئەنجومەنی پارێزگا 41 ئەندامە لە کات و لە
لە ئەنجومەنی نوێنەران 12 ئەندامی هەیە حسەی کەرکووک بەستەکە طبعا هۆکار زۆر باش ئێستا یەکێتی بە دیاریکرای بۆ ڕوون بێ لای بینەر یەکێتی چەندی هەیە مەسەلەن پارتی دموکراتی کوردستان 9 ئەندامی هەیە و 3 ئەندامی مەسیحیش هەیە هەر لەسەر پارتی دموکراتی کوردستان 12 کورسی ئێستا کورسیە بێگرتووی ئیسلامی 3 کورسی هەیە حزبی شیوعی 2 کورسی هەیە سەربەخۆکان کە ناوی خۆیان ناوە سەربەخۆ 2 کەسن و ئەمە وای کردووە ڕنگدانەوەی ئەو واقعانە بەڵام ئەگەر هەڵبژارم کرد لایانی سیاسی تازە دەچێت ئەنجومەن بەتەئکید بنمونە بزوتنەوەی گۆڕان کە دوایین هەڵبژاردن ژمارەی دەنگێناوە مؤهلێکە ینی وە کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە هەلە بۆی کە بەتایبەت ئەگەر لە یەک لیستا بن بەڵام حەزەکەم ئیسافەیەکی بچووک هەڵبژاردننی 2005 کە کراوە لیستی داخراو بووە دەنگدەر نەیزانیوە دەنگ بە چ کاندیدێک ئەدا ئێستا هەڵبژاردنەکان گۆڕاوە دەنگدەر دەنگ بەو کاندیدە ئەدا کە خۆی ئێوێ لە نێوان بنمونە گەر ئەنجومەنی پارێزگا سی کورسی بێ ئێستا بە پێی ئەم یاسای ژمارە 36 دەنگدەر بۆی هەیە 31 ئۆپشنی لە پێشها تەنها لە ناو یەک قائیمە وشێ دەنگ بە قائیمەکە بدا بە تەنها یاخود دەنگ بە یەشێک لەم 30 کەسە بدا و ئەمە وەسەقافەتی دەنگدەر لە 2005 زۆر جیاوازتر بۆ لێرە ژمارە کاتمەکەمەوەگەر یاسایەکی تازە دابنرێت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی کورسەکانیش کەم دەکرێنەوە یاخود ئێستا و چولیە کورسی لەسەر چ بنەمای ئەو چولیە کورسیە بەستەندەری هەموو پارێزگاکان چولیە کورسی بوون تەنها بەغدا 51 کورسی بۆمە بە پێی بڕیارێکی ئەمری سوڵتەی ئێتیلاف کە پۆل برێمەر سەرۆشی بوو ئێستا یاسای ژمارە 36 ساڵی 2010 هاتووە ئالەتێکی داناوە ئالەتەکە بریتە لەوەی هەر پارێزگایەک ستاندەر 25 کورسی هەیە 200,000 کەرکووک چەند کورسی دێ پێ یاسای بەپێی ئەو یاسایە دەبێت دوایین ئامار باس لەوەکە کەرکووک لە نێوان 30 تا 31 کورسیە بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد دەگەر بەڕێژ شتێکت ماوە زۆر بەکوتی کارمان دەکەم من وەکو کۆمەڵی سامی خاوەنی چەندین پرۆژە و پێشنیار بووینە لە کەرکووک ومێ دەکەین هەڵبژاردن بکرێ ومێ دەکەین ئەو یاسایانە تێپەڕێ ومێ دەکەین لایەنێکی سیاسی کوردی نەبێتە گرفت کە ئەوە بەڕاستی ئەچێتە مێژووەوە و ئەوە ئەبێتە خاڵێکی ڕەش بەسەر هەر لایەنێکی سیاسی بە تەسەوری من ئەگەر ڕێگری بکرێت لە هەڵبژاردن ئەوە خاڵێکی زۆر سلبیە زۆر خراپ لە هەڵبژاردننی کە دەکرێت بڕیار وایە 4 پارێزگای عێراق کە ئێستا لە شەردان لە کەرکووکدا هەڵبژاردن بکەن ناکرێت کەرکووشیەکان لە ناو شارەکەی خۆیاندا بێوێژ بن هەڵبژاردن و تەماشای خەڵکی تر بکەن بەشدار بن لە پرۆسی هەڵبژاردنە ناو شارەکەدا ئێمە ئەوەی کە لە کەرکووک کێشەمانە تا ئێستا ئەوەیە بەرامبەر نەتەوەکانی تر کێشەی نەتەوەیمان نەبووە ئەوەندەی خەلەلی ئیداری و خەلەلی یا ئاسایش پۆلیسمانەوە یعنی ئێمە بەرامبەر نەتەوەکانی تر وەکو نەتەوەی کێشەمانی ئەوەندەی ئێمە کەمتەرخە بینە لە بواری بەڕێوەبردن و لە بواری کارگێڕی و لە بواری سەلامەتی و پاراستنی سەرجەم پێکاتە سپاس بۆ ئامادەبوونتان بڵێ بینەران لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان بۆکان عەبدوڵڵا ئەندامی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە محەممەد جەلیل کارگەری هەڵبژاردن و ڕاگەیاندنی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی وریە محەممەد ئەندامی ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بینەرانی بەڕێز کە تاکو ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بەبە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
یەکەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسار تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ